بازاڕی زەوی و خانوو لە هەولێر سستە. ئەوانەی مامەڵەی کڕین و فرۆشتنی زەوی و خانوو دەکەن ڕایدەگەێنن بەهۆی لە دەستدانی بەهای دیناری عراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی کاری کڕین و فرۆشتن بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە کەمبوونەوە کردووە کە بەرزبوونەوەی نرخی دۆلار تەسیراتی کردیە. پێم گوتی ئێمەمانە بەیانیان دەستنە بازاڕی بۆرسەی بازاڕی عقارات بە تایبەت ئەو زەویانەی کەم بە تاپۆنینە و بەشێکیان کارتن ئەوانە بازاڕیان سست بووە بە 120 بوو دیار بوو پارەکە خۆی دەزانی زارەر نییە بەس ئێستا کە دەچی دەکڕێتن بە دینارەکەی لە هەر وەرەقەشی 24,000-25,000 هاتە سەرێ تقریبان دەوری 15-20 وەرەقە تا 20 وەرەقەی دەبی باوێتە سەر پارەی دینارەکەی خۆی کەواتە ناوێری بکڕی. کاریگەریەکانی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عراقی وای کردووە بەشێکی زۆری ئەوانەی مامەڵەی کڕین و فرۆشتنی زەوی و خانوو دەکەن زیانێکی زۆریان بەربکەوێت وە خۆیان دەڵێن سەرباری ترسی هاوڵاتیان بۆ کڕین و فرۆشتنی زەوی و خانووەکانیان ڕێکارەکانی مۆڵەتی دروستکردنی خانوو باج و مامەڵەی بەشێک لە فەرمانگەکانی حکوومەت زیاتر بێکاری کردوون. وەڵای ئەوەی زەرور بی ئەوەی پێویستبی دەبی بفرۆشی وەڵێ وەیە بەس ئەمە وەکو پێویست خانیمان کڕی لە جیاتی خانەکەی ئەوە ناوچە پارەمان لە قوستان کرد ئەو ئاردەمان فرۆش لەسەر هاوشمان لەسەرەوی دیکە خانیمان پێ کرد. بازارش بەڕاستی زۆر خراپە یعنی تەماشا ئەو نووسنگانەکە هەمووی دانیشتە هەمووی بەس سایدە خۆی دانیشت بازار نییە بەڕاستی ئەو سبێنێ دەبینی بازار کەو بای بازارەشێ بەڕاستی کێشە لۆ بەعشارەکان دروست دەبی ئێستا مە عەردمان کردێت 4 مانگە 3 مانگە پێمان نافرۆشێ سبەی خاوێن زەوی گلەی دەکە دەرێت و عەردی لۆ نافرۆشێ عەردی لۆ بەناو نەکرد ئێمەش عەردی بەناوکەین 20 وەرەقەی بڕسومات بدێن یەکەم عارەبەکەیە ئەگەر گیانێکمان لە عارەبەکانە دێن هێرکوانەگە شتێکی دەکردن و باشنەوەوانە ئەلحەمدولیلا بەڵام باقی ئەوەکەی تر هەمووی خانیەکەی 200 مەتربی دەیکاتە 150 مەتر 150 مەترەکەی دەفرۆشی دەیکاتەوە 100 مەتر تێدەگەی ئەنجە فەقیرەکەی مەسەلەن خانیەک لە 5 دەفتەر 6 دەفتەر ڕەتی دە پێ ناکڕێ. دابەزینی بەهای دیناری عراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی کاریگەری لەسەر بەشێکی زۆری مامەڵەی کردن و فرۆشتن کردووە لە بازاڕەکان بەتایبەت ئەو کاڵاو پێداویستیانەی کە مامەڵەیان بە دۆلاری ئەمریکیە کەرتی خانوو بەرەو زەوی گەورەترین زیانیان بەرکەوتووە بەهۆی سزبوونی کڕین و فرۆشتن لە بازاڕەکان. قارەمانجەوەر کورساد نیوز هەولێر.